لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی ١٨ لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەسە ڕەزامەندی خوای گەورەوە هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألم تر إلى الذين خرجوا من ديارهم وهم ألوف حذر الموت فقال لهم الله موتوا ثم أحياهم إن الله لذو فضل على الناس ولكن أكثر الناس لا يشكرون. بەڵێ خۆشەویستان، دیارە لەوانەی ڕابردوو لە خزمەت ئەواتەدا بووین کە وەکو باسمان کرد خوای گەورە باس لە قسەی کەسانێک دەکاتن کە دەفەرمی ئاەت بینی ئەوانەی کە لە ماڵەکانیان دەرچوون عەدەدیشیان بە هەزارەها بوو لە ترسی مردن دەرچوون. فقال لهم الله موتوا ثم أحياهم. خوای گەورە پێیانی فەرموو بمرن پاشان زیندی کردنەوە. جا خوای گەورە سوبحانه وتعالی خاوەنی فەزڵ و چاکەی زۆرە لەگەڵ بەندەکانی لەسەر خەڵکی، بەڵام زۆربەی خەڵکی شکرانە ناکەن. بەڵێ خۆشەویستان، ئەوانەی کە دەرچوون لە ماڵەکانی وەکو باسمان کرد کە بە دوو ڕوایەت باس دەکرێت ئایا لە ترسی نەخۆشیەک دەرچوون کەوا لە مەنتەقەی هەبوو یاخود لە ترسی ڕوبەڕووبوونەوەی دوژمنەکانیان دەرچوون، ئیتر لە ترسی مردن دەرچوون. کاتێکەوە ئەوان لە ترسی مردن دەرچوون وایان زانێ ئەگەر دەرچن لە وڵاتە سەواءن لە ترسی نەخۆشیەکە بیان لە ترسی ڕوبەڕووبوونەوەی دوژمنانیان بی، وایان زانی کەوا لە مردن نەجاتیان دەبێت. لێ خوای گەورە ئەو دەرسەی پێدان لە بۆ ئەوان و لە بۆ دوای ئەوانیش هەتا ڕۆژی قیامەت کەوا مردن بە هەندێنێ. ئیتر لە دوای ئەوەی ئەوان دەرچوون لە ترسی مردن، خوای گەورە فقال لهم الله موتوا. خوای گەورە پێیانی فەرموو بمرن. دیارە بە قەولی خوای گەورە کە پێیانی فەرموو موتوا هەمووی مردن. سبحان الله. موتوا بە یەک کەلیمەی خوای گەورە سبحانه وتعالى. لێرەدا وەکو زانان دەفەرمون لێرەدا موتوا کەلیمەیەکی کەونیە. إنما أمره إذا أراد شيئا أن يقول له كن فيكون. خوای گەورە گەر شتێکی بوێت تەنها پێی دەفەرمی ببە یەکسەر دەبی. ئیتر کاتێککە ویستی ئەو هەزارەها خەڵکە بمرن بە یەک کەلیمە پێی فەرموون موتوا. سبحان الله، هەمووی مردن، هەمووی مردن. کەواتە کەلیمەیەکی کەونیە نەک کەلیمەیەکی شەرعی بیت، چونکە فەرق لە بین کەلیمەی کەونی و کەلیمە شەرعی. کەلیمەی شەرعی وەکو مەسەڵەن خوای گەورە پێمان دەفەرمێ وەئەقیموا الصەلاة، ئیتر خەڵکێک هەیە نوێژ دەکا و خەڵکێک هەیە نایکا. بەڵام کەلیمەی کەونی کاتێکەوە خوای گەورە کەلیمەیەک دەفەرمی بە مسلمان و کافرەوە هەر هەمووی پێویستە بەڵکو هەر هەمووی اختیاریان نییە، پێویستە لەسەریان جێبەجێ بکرێت. کەواتە کاتێکەوە ئەو خەڵکەیەکەوە بە هەزارەها بوون لە ترسی مردن دەرچوو بوون، خوای گەورە پێیانی فەرموو موتوا بە یەک کەلیمە هەر هەمووی مردن. سبحان الله. ثم أحياهم. پاشان ثم لە بۆ تەراخی زەمەنیە، کەواتە پاشی زەمانەیەک خوای گەورە فەرمووی با بڵێن پاشی زەمانێک خوای گەورە فأحیاهم زیندی کردنەوە. سبحان الله. ئیتر خوایە سبحانه وتعالى دەمرێنی و دەژیێنی. دیارە وەکو معلومە کە ئەو مردنەیکەوە لەسەر هەموو کەسێک خوای گەورە نووسیتی لە بەنی ئادەم کاتێکەوە دەمری جارێک کە زیندی نابتەوە تا ڕۆژی قیامەتێ. بەڵام لێرەدا ئەوە وەکو عقوبە و هەروها وەکو دەرس و ئامۆژگاریە کە لە بۆ ئەوان و لە بۆ دوای ئەوان لێ خوای گەورە مردنی بەسەر هینان و زندیشی کردنەوە. کاتە ئەو مردنە نەبووکەوە ئەزەل بوو، بەڵکو لە بۆ ئەوەی کەوا نیشانیان بدا مردن لە دەست خوایە سبحانه وتعالى. مردن لە دەست خوایە. کەواتە بەڕاستیەوە حقەتەشی زۆر زۆر مهمە، پێویستە یەقینمان پێ هەبی. ژیان و مردن لە دەست هیچ کەسێک نییە، فقط لە دەست ئەڵڵایە سبحانه وتعالى. وما كان لنفس أن تموت إلا بإذن الله كتابا مؤجلا. لبو هیچ نفسێک نییە بمری إلا بإذن خوای نەبی کەوا نووسیتیەوە لە بۆ ئەجەلێکی دیاریکراوە. کەواتە بەڕاستی زۆر جاران ئینسان کە تەنازل لە دینەکەی دەکا، ژیانی زەلیلی قبول دەکا، لەبەرەوەی شەک و گومان لەو مۆزوعی هەیە کە ئەنەما ئەگەر تەنازل بکە ئەوە ژیانی درێژتر دەبیتەوە،
ئەوە ئەجەلی بە دوور دەکەوتەوە، مردن لێی بە دوور دەکەوتەوە. ماڵعلم هیچ عیلاقەی بۆ مۆزوعی دانیە. کەسێک ئەجەلی بێ بە عەزیزی بیان بە زەلیلی بیدەبی هەر بمری، بە عەزیزی بیان بە زەلیلی بی هەر دەبی بمرکاتەوە یەقینە. پێویستە بە یەقین وەری بگرین کەوا مردن و هەروەها ڕزق ئەو دوو شتێک کەوا زۆر لێ دەترسێن بە تەعکید بەدەست خوای گەورەی سوبحانەهو وتەعالا بەدەست هیچ بەشەرێک نییە لێیە بە هیچ شێوەیەک شەیطان لەو دەرگای لێبان نێتە ژوورێ تاوەکو بەهۆی یەک لەو دووشتانە یاخود بەهۆی ئەو دووشتانە تووشی ژیانی زەلیلی ما بکە. ئیتر خوای گەورە مراندیانی ئەو مردنەی کە ئەوان لە دەستی هەڵات بوون پاشان زیندی کردنەوە تاوەکو تێیان بگەینی کەوا مردن و ژیان لە دەست خوایە. إن الله لذو فضل على الناس. بالتأكيد الله سبحانه وتعالى خاوەن فەزلێکی زۆرە لەسەر خەڵکی. فەضل زیادەیە کەواتە هەر کەسێک خوای گەورە حەق خۆی دایتەوە زیاتریشی لەگەڵ کردیە بە موسڵمان و بە کافرەوە. خوای گەورە فەزلی هەیە لەسەر خەڵکی، بەڵام زۆربەی خەڵکی شکرانە بژێر نینە بەرامبەر بەو فەزلی خوای گەورە، بەڵکو وەکو دەفەرمی وەقەلیل من عیبادی الشەکوور. کەمێک لە بەندەکانی من شکرانە بژێرن، کەمێک لە بەندەکانی من شکرانە بژێن کەواتە بەڕاستی شکرکردنی خوای گەورە لەسەر ناز و نیعمەتەکان کە پێی داینە ئەسڵ وایە هەمومان شکرانە بژێر بین، هەمومان شکرانە بژێر بین. شکرانە بژێریش ئەوەیە کەوا بە دڵ پێ بزانی ئاعترافی پێ بکەی، بە زمان دەری ببڕی کەوا خوای گەورە ناز و نیعمەتێکی لەگەڵ کردی و حەمد و سەنای بکەی و هەروە بەکردەوە و بە عەمەلیش ئەو ناز و نیعمەتەی کە پێی بەخشی لە تاعەتی ئەودا سەرفی بکەیەوە. ئەوە شکرانە بژێریە. وقاتلوا في سبيل الله واعلموا أن الله سميع عليم. أو جا خوای گەورە لە دوای باسکردنی ئەو قسەیە بە یەک ئاەت کەوا کەسانێک لە ترسی مردن لە ماڵەکانیان دەرچوون بە هەزارەها بەڵام دەرچوونیان لە مردن ئاین نەپاراز بە یەک کەلیمەی خوای گەورە هەمووی مردن، بە یەک کەلیمەی خوای گەورە هەمووی مردن. لۆیە بەڕاستی پێویست ناکە لە ترسی مردن لە جیهاد هەڵبێن. وقاتلوا في سبيل الله. قتال بکەن لە پێناوی الله سبحانه وتعالى. دیار وقاتلوا لەگەڵ چێ قتال بکەن؟ وقاتلوا في سبيل الله الذين يقاتلونكم. وەکو لە ئاەتەکەی پێشترێ هەر لە سوڕەتی ئەلبەقرە هاتێ کەواتە ئەو کەسانێک کەوا شەڕتان لەگەڵ دەکەن شەڕیان لەگەڵ بکەنەوە. وقاتلوا في سبيل الله، بەڵام قتالەکەتان في سبيل الله بی، في سبيل الله لەسەر ڕێگای خوابی سبحانه وتعالى. واتە نیەتتان ئیخلاص بی لە بۆ خوای گەورە سبحانه وتعالى. و هەروها بەو شێوەی قتالەکە بکەن هەروەکو واریدە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو شێوەیەی بیتن، زوڵمی تێدا نەبیتن کەواتە لەو حاڵەتەی ئەوە في سبيل الله کاتێش کەوا قتال دەکەی في سبيل الله إحدى الحسنەیەن چاوەڕوانت دەکاتن، یانەوە تا شەهید دەبی خوای گەورە سبحانه وتعالى پلە و پای شەهادەت پێ دەبەخشی کەوا گەورەترین پلە و پایە لە دوای پێغەمبەرایەتی، و یان ئەوە تا خوای گەورە نەسرەت و بابن عاقبەتی دنیا و قیامەت پێ دەبەخشی. ئەو زە دەفەرمی وقاتلوا في سبيل الله واعلموا وبزانن أن الله سميع عليم. بزان الله بالتأكيد سميعة وعليمشة كواتا لقتالكتان لهمو جيانتان لعباداتان بزانن بالتأكيد خواهي قول سميع وعليم. سميعة خواهي قول دبيستي سبحانه وتعالى همو أوشتاني كان قول ديلين دي بيستي كواتا أقدار مشتيشوان نليكا ببي تمايي توربوني خواه سبحانه وتعالى. عليمة خواهي قول أقدارا نقبا كردوا ظاهرة كانتان بتنها بلكو بنيتي ناو دليشتان ئاگادار بن نەتێکی واتان نەبی و کردوێکی واتان نەبی کەوا ببی تەمای تووڕبوونی خوا سبحانه وتعالى. پاشان من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة. چێ هەیە قەرز بداتە خوا سبحانه وتعالى؟ کەواتە لێردا باز لە بەخشین دەکا تروەکو زانیان دەفەن و بە تایبەتی کە لە ئاەت پێشترێ باسی لە جیهاد کرد کەواتە ئەو جیهادە هەر وەکو پێویست بە نەفسێ پێویست بە ماڵیش هەیە و هەروها بەگشتیش بەخشین لە پێناوی خوای گەورە سبحانه وتعالى. من ذا الذي يقرض الله قرضا حسنا. چێ قرض بداتن واتە چێ قرض بداتن بیداتە الله سبحانه وتعالى قرضا حسنا قردێکی چاک فيضاعفه له أضعافا كثيرة. لمقابل دا خوای گەورە پاداشی بداتەوە بە چەندین قات
أضعافا كثيرة والله يقبض ويبسط هر الله سبحانه وتعالى تنگ دكا لسر كسانك ولسر كسانك فراواني دكا وإليه ترجعون ودشقرين ولاي أو تاوكو سزا باداشتان بداتو بكورتي معنى آتك كواتە لێردا خوای گەورە کاتێکەوە هانماندا لەبۆ بەخشین لە پێناوی خوای گەورە سوبحانەوە تەعالا خوای گەورە ناوی لە بەخشین نایە قەرد لۆ ناوی لێ نایە قەرد وەکو زانان دەفەرمون تاوەکو تێمان بگەینی دانەوەی مسۆگەرە هەر وەکو کوو مایەی قەرد هەممان دەزانین کە شتێک بە قەرد دەدەیە کەسێک با بڵێن لۆی ناو لێ نایە قەردکەوە داوای ئەوەی دەکەیتەوە ڕۆژێک لە ڕۆژان بداتەوە ئیتر خوای گەورە ناوی لە بەخشین نایە قەرد لە بۆ ئەوەی دەدرێتەوە چکە ظاهرا ئینسان کاتێکەوە لە پێناوی خوای گەورە شتێک دەبەخشی ظاهرا بە حسابات دنیا ئەوە ڕۆی بەڵام مع العلم نەڕۆیشتیە هەم لە دنیاش خوای گەورە سوبحانەوە وتعالە پاداش دات و بەرەکەت دەخاتە ماڵەکەت هەم لە قیامەتیش بە ئەضعاف مضاعف خوای گەورە پاداشت داتەوە دیارە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم یەک لەو شتانە سوندی لەسەر دەخوات دەفەرمێ ماڵ نوقسان ناکا بە بەخشین ماڵ نوقسان ناکا بە بەخشین بەخۆش نازانی خوای گەورە کوو بەرەکەتی دەخاتەوە ناوی و هەروە لە قیامەتیش خوای گەورە سوبحانەوە وتعالە پاداشت داتەوە من ذا الذي يقرض الله خوای گەورە سوبحانەوە وتعالە قەردەکە دەخاتە سەر خۆی مع العلم تۆ دەیە بەندەکانی خوا بەڵام کە لە پێناوی خوا دایتت خوا کەفارەتی دانەوەی دەکا خوا دەیفەرمێ لەسەر منی حساب کە ئەتو بیدەوی لەسەر من بە قەردی حساب کە سوبحان الله بەڵام چ قەردێک قەرضەن حەسەنە قەردێکی چاک کەواتە کە دەیدەی قەردی حەسەن بی جاوەکو زانیان دەفەرمون لێردا حەسەنەن بە مانای چ دێ واتە بە ئیخلاسەوە بیدە لە پێناوی خوا بیدە سوبحانەه وتعالە لە ماڵێکی حەڵال بیدە و هەروەها منەتی لەسەر مەکە ئەو کەسێکەوە پێی دەبەخشی و پاشانیش کە منەت لەسەر نەکرد تەڕەدودت نەبی لە بەخشین لە بەرەوەی یەقینت هەبێتەوە خوای گەورە سوبحانەوە وتعالە دەیداتەوە و هەوڵش بدە لەو جێگایەی سەرفی بکە کە دەبیتە مای ڕەزامەندی خوا کەواتە نابی لە شتێک با بڵێ ماڵ بە هەدەر بدەی وەڵا ئەوە چێ دەیبەخشم و خێری دەکەم نا پێویستە لە جێگای خۆی بی جێی بگریتن ئەو قەردەت ئیتر ئەوە هەموو صفاتەکان قەرضی حەسەنە خوای گەورە دەفەرمێ چێ قەرد دەدا بەو نەوعەی فەیضاعفه له خوای گەورە بە چەندین قات ضعیف دیارە ئەوەیە دوو قات بەڵام خوای فەیضاعفه له أضعافا كثيرة خوای گەورە بە چەندین قاتی زۆر واتە نەک 2000 و 3000 و 10000 چەندین قاتی زۆر وەکو لە هەل لە سوورەتی البەقرە هاتیە خوای گەورە سوبحانەه وتعالە نمونەیەک دەین مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة کەواتە لێردا باز لەوەی دەکات نمونەیەک دەینیتەوە بە دنکە گەنمەکەوە لە نەتیجەدا 700 لێ دەبیتەوە کەواتە بەلای کەمی والله يضاعف لمن شاء یەک بە 700 خوای گەورە وەردەگری یەک بە 700 سبحان الله ئەوزە چەندین قاتی دیکەش خوای گەورە بێوێ زیادی دەکا والله يقبض ويبسط ئیتر خوای گەورەیە سبحانەه وتعالە لە دەربارەی مەسەلەی رزق يقبض واتە تەنجی دەکات لەسەر کەسانێک ويبسط لە بۆ کەسانێکیش فراوانی دەکاتەوە خوای گەورە سبحانەه وتعالە ئەوەی کەوا لەسەری تەنگ دەکا ئیبتلا و تاقیکردنەوەیە ئەوەی لەسەری فراوان دەکا ئیبتلا و تاقیکردنەوەیە هەردوو لایەن ئیبتلا و تاقیکردنەوەیە هەر وەکو لە سوورەتی الفەجر فەرمە الإنسان إذا ما ابتلاه لە هەردوو جاران دەفەرمی تاقی دەکاتەوە هەم بە فراوانی هەم بە تەنجی کەواتە ئەو کەسەی کەوا لەسەری تەنگ دەکرێتەوە تاقی دەکرێت ئایا سەبر دەگری لەسەر و فەقیرێ ئەو کەسەی بە فراوانی خوای گەورە پێی دەبەخشی ئایا فعلا پێ لە زەرجی خۆی دەنێکەوە ببەخشی لە پێناوی خوای گەورە سبحانەه وتعالە کەواتە هەردوو لا تاقیکردن والله يقبض ويبسط وإليه ترجعون تاوەکو لەو تاقیکردنەوەش بە ناجحی و بە سەرکەوتویی دەربچن خوای گەورە دەفەرمی هەر لە بۆ لای ئەوە دەگەڕێنەوە ڕۆژی قیامەت کەواتە بەڕاستی ئەو کەسەی کەوا خوای گەورە لەسەری تەنجی کردیە کو سەبر بگری لەسەر چ سەبر بگری لەسەرەوەی سەبر بگرێتەوە ڕۆژی قیامەت بە ئەضعاف مضاعفە خوای گەورە پاداشتی سەبرەکەت دەداتەوە إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب خوای گەورە پاداشتی کەسانێکی ئارامگر دەداتەوە بەبێ حیساب وەکو زانان دەفەرمون کەلماء المنهمر وەکو ئاوێک وەکو کانیاوێک لێ هەڵقوڵێ چەندە لێ هەڵدەقوڵێ کەلماء المنهمر بەبێ حیساب خوای گەورە پاداشت داتەوە و ئەو کەسەش کەوا خوای گەورە فراوانی کردی لەسەری کاتێکەوە دەیبەخشی لە پێناوی خوای گەورە بە ئیخلاسەوە بەو شێوەی لە ماڵی حەڵال دەبەخشی خوای گەورە بە ئەضعاف مضاعفە دەیداتەوە لە ڕۆژی قیامەت دەیبینیتەوەکەوە چ بەهاداشتێکی هەیە چ پاداشتێکی هەیە چ بەروبوومێکی هەبووە ئەوەی کەوا لە پێناوی خوای گەورە بەخشیت کەواتە بەڕاستی سەبرگرتن لەسەر فەقیری و هەروەها خۆڕاگری لەسەر بەخشین لە پێناوی خوای گەورە
ئەوەیە بابڵێن زەمانەتی ئەو دوو حاڵەتە ئەوەیە کەوا فکر لە قیامەت بکەیەوە کەوا دەگەڕێەوە لای خوای گەورە سوبحانەهو وتعالە ئیتر خوای گەورە پاداشتت لەسەر دەداتەوە ئیتر لە خوای گەورە دەپاڕێنەوە ئەو عەقیدە و ئەو یەقینەمان هەیە بەرامبەر بە خوای گەورە سوبحانەهو وتعالە کەوا دەگەڕێنەوە لای ئەو و هەروە ژیان مردمان لەبەردەستی ئەوە ڕزقمان لەبەردەستی ئەوە تاوەکو لە دنیاش بە مرتاحی بژین وهروها لقيامتش بروس بياتي بقرين ولاي رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون